سڵاو بینەران بیسەرانی ئازیز من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکیەوە لەگەڵتانم. بابەتی ئەمڕۆمان دەربارەی نەخۆشی داوالیە کە تیا باس لە چارەسەرەکان و هەروەها هۆکارە جیاوازەکانی نەخۆشی داوالی ئەەکەین بە میوانداری پزیشکی نەشتەرگێری دڵ و بۆڕەکانی خوێن دکتۆرە دێژین سۆڵەی. زۆر بەخێر دکتۆرەکان. زۆر سپاس دکتۆرەکان، زۆر سپاس. زە خۆشحاڵین کە بۆ لەگەڵمان. دکتۆرە بە یەکەم پرسیار دەست پێ بکەین ئایا داوالی نەخۆشیە؟ بەڵێ داوالی نەخۆشیە وەلەو با ئەمە زیاتر تهدیدی کەین داوالی قاچ باسەکەین. داوالی قاچ و هەر داوالی لە هەر شوێنێکا بێ نەخۆشیە. ئەو غەڵەت تێگەشتنەی کە هەیە کە داوالی تەنها کێشەیەکی جوانکاریە، تەنها بۆتە هۆی ئەوەی کە زەرەر لە نەخۆشەکان بە ئەگینا بە هیچ شێوێت کێشەیەکی جوانکاری نییە. دکتۆر گەر وەسفێکی نەخۆشی داوالی ماوە پیتوتیاشە نیشانەکانشی باس بەڵێ لەسەر ڤیدیۆکان. بەڵێ ئێستا ئەم دوو ڕسمەیەکی هەیە، ئەم ڕسمەکە هەیە، ئەم پەڵاشینانە یان ئەم بۆریە خوێنە عنکەبوتیانە، ئیتر خەڵک چەند وەسفێکی خۆیان هەیە کە باسێکەن و حتا ئەم هەڵاوساوانە هەمووی لە دەرەنجامی چیەوە دروستە بن لەژێر پێستەکە کە بە چاو دیانە خوێنهێنەرێکی سەرەکی هەیە لە قاچە کە سەمامی تایە. ئەم سەمامانە شل ئەبنەوە و حەجمی خوێنهێنەرەکەش هەنێ جار گەورە بێ بە چەند هۆکارێکی جیاواز. ئەمە پێوترێت دەوالی ئەگینە ئەمی کە بە چاوە بینێت تەنها فەرع و یان دەرەنجامی شلبوونەوەی ئەو خوێنهێنەرە ڕیسیان کە لەژێر پێستەکەیە. ئیتر ئەم نیشانانی تیا دەرەکەوێت. زۆر کات هەیە هەر نیشانەش دەرناکەوێت، هیچ کەم لەم نیشانانە دەرناکەون لە نەخۆشەکە. شوێنە باوەکانی کوێیە؟ لە زۆر ئێمە لە داوالی قاچە وەڵی لە هەموو قاچەکەیە، ئیتر لە بەشی خوارەوە هەتا سەرەوە دەرەکەوێت. بەڵام هەشە ینی ئەوەی کە زۆر مهمە بیڵین مۆزوعی کشانی ئەم خوێنهێنەرانە و شلبوونەوەی سەمامەکانیان لە 140 بۆ لە 150 دانیشتوانی سەر کوورەی ئەرزی هەیەە. لەبەرەوە لە ژوورێکا چەند کەسێکیا بێ نیوەی هەی بێ، ئیتر شەرت نییە هەمووی ئاوا خوێنهێنەرەکانی بەدەرەوە بێ. بۆیە ئەبێ بیر لەوە کەینەوە، بۆیە تەجدید لەسەرەوەکەینەوەکە داوالی تەنها کێشێکی جوانکاری نیە، لەبەر ئەوەی کە شەرت نییە هیچ دیار بێ بە قاچەکەشەوە، بەڵام نەخۆشەکە ناڕەحەتی هەیە و نوعی ناڕەحەتیەکانیش چین. قاچیان زوو هیلاکە بێ، قاچیان قورسە بێ، قاچیان تونە شەوان کە ئەیانۆی ئیسراحەتکەن کە هاتوو چۆشتیان نەماوە قاچیان زۆر ناڕەحەتیانەکە لە خەو خەبەریانەکاتەوە، تەشەنوجی ئازاڵیان تووشە بێ. ینی بەمانەی کەلیمە قاچیان بە بەردەوام هیلاکە. ئیتر زۆر هیلاک بوو بێتنیان کەم لە ڕۆژەکە لە شەوە قاچیان هیلاکە، جگە لە شتە باوەکانی وەکو قاچ ئاوسان، ئیلتیهابکردنی ئەو خوێنهێنەرانی کەوا زۆر کشاون و بە چاو دیارن. ینی ئەمانەش هەمووی نیشانی دەوالین. یەکێک لەو شتانی کەش کە هەیە ئەوەیە کە تەشەنوجی ئازاڵی دروستەکە، باڵێ ماسوولکەکان لە کاتی خەوا زۆر کات نەخۆش خەبەرەکاتەوە، یان قاچ خوران یان گۆڕینی ڕەنگی پێستانی. چەند جار نەخۆشم هەبووە کە بەس ڕەنگی پێستەکان لە خوار ئەژنەوە تۆخ بووە، مەیلە و سووربا و دوایی قاوەی باوە بێ، هیچ دەوالیشیان ملاحەزە نەکردووە لە حیاتیانە کە دوای سۆنەرمان بۆ کرۆ سەیرەکەین دەوالی هەیە لە ژێرەوە. دکتۆرە هۆکارەکانی چین بەگشتی؟ خۆی ئەمەیە کێشەکەی دەوالی ئەوەیە کە ئەم خوێنهێنەرانە ئەبێ کە کشان یان ئەو سەمامانە کە شل بوونەوە، ئیتر ئەمە ئەبێتە هۆی دەوالیەکە. جا ئیتر بە هەر سەبەب بێ، بە جینات زۆر دەورە بینی، یان توانین بە یەکەم خاڵداینی بۆ ماوە جینات زۆر دەورە بینە. لەگەڵ کێشان بەڵێ جگەرە کێشان بۆ خودی داوالی خۆی زۆر دەور نبینە سەراحەتەن. بەڵام لەگەڵ چون بە تەمەنیشە ئەم خوێنهێنەرانە ئەکشێن، حەجمەکەیان زیاکە، ئەمەش یەکێکە لە سەبەبەکان. ئەمانە سەبەبن بۆی خوێنهێنەرەکە بکشێ. مەوازعی هۆرمۆنات لە ئافرەتا زۆر دەورە بینێ بۆی خوێنهێنەرەکان بکشێن، بەڵێ بە تایبەت لە کاتی حەملە. بەڵام ئیتر زۆر بە پێوەستان، زۆر دانیشتن، قەڵەوی، حەمل ئەمانە واکەن کە ئەم موشکیلەی کە لە ژێرەوە هەبووە زووتر دەرکەوێت. دکتۆر پێ ڕەگەزە گۆڕە بنوێن لە خانمان تێگەشتنە باوەکە هەر ئەوەیە کە لە ئافرەتانە زیاتر تووشە بێ. بەڵام سەراحەتەن لە سنتەرە زۆر پێشکەوتوەکانە کە دراساکرێ، ینی لەم چەند ساڵەیە من خۆم چەند متابعەم کرد بێت لە بەحسە نێودەوڵەتیەکانە عینەنیەکە نسبەی توشبوون عینەنیەکە. بەزەوەیە ئەو شتە هەیە ئافرەت قاچی زیاتر دیارە، پێستەکەی زیاتر دیارە، زووترەی بینێ و زووتر بەدەمێوەیە. پیاو هەیە برین بە قاچی شێوەتی نەخۆم نەخۆشمە بۆ برین دروست بووە، ئەڵە قاچم ئەیبینیە و ناقەی چێکە و شتی توڵی بەدیل بەکارێنن بووی زۆر گوێنیانە سەراحەتە. دکتۆر باسی ئەو کەسانی کە زۆر بە پێوەستن ئەگەر تووشی بن کاتە توانین بڵین لە کەسێکە جۆرە پیشەیەکە؟ بەڵێ بە ئەکیدی زۆر دەورە بینێ، ینی جۆری پیشەکە بە تایبەت لە مامۆستایە، لە حەلاقە،
لەو کەسانی کە لە کارگەکانە ئیشەکەن و من ئەلم وەکو تەجروبەی خۆم زۆر لەم حاڵەتانم بینیوەکەم ئیشانیانە بۆ خاستن هاوینان دوای ئەوەی کە مەکتەب داخرێ بەڕاستی مامۆستا زۆریە بەدەم دەوالی و لەبەروی لە کاتی مەکتەبە حەزانکەنەها لەبەر خەمی ئەویانە کە ئیجازۆشتیان بێ بەڵام بەڕاستی لە ناوچینی مامۆستا زۆرە لە ناو ئەوانی کە لە کارگەکانە ئیشەکەن بە پێوەوەستن حەلاق حتا سایقی خەتی دووریش لەبری زۆر دائانیشن لە ناو سیارێ ئەمانە هەمووی زۆرەتیانە. ئایا جلیتون و تاسک لە ناوچی کەمەرە هیچ دەورە هیچ دەور نبینی ئەو یەکێکە لە حاڵەت تێگەشتەکان کە لەسەر دەوالی هەیە. چوونە بەرخۆر تیشکی خۆر ئەوش هیچ دەورێکی نییە بەسەر دەوالیەوە. پێڵای بەرزیش هیچ علاقی نییە. پێڵای بەرز مۆزوعەکە ئەوەیە ئێمە ئەمانێ ئەو خوێنی کە لە قاچاکۆ بێتەوە بە مەزبوطی بگەڕێتەوە سەرەوە پێڵای بەرز ڕەنە تۆزێ ئەوە کەمکە بەڵام نابێتە هۆی شلبوونی سەمامەکان و گەورەبوونی خوێنهێنەرەکان لەبەرەوە بەس هەڵە تێگەشتنە حتا ئەوە شەیەکانە قاچ خستنە سەر قاچ ئەبێتە هۆی ئەوەی کە تووشی داوالی بی ئەمانە تەنها غەڵەت تێگەشتن. دکتۆر کۆمەڵە چارەسەر یاخود بیر و بۆچوون هەیە کە بۆ کەمکردن نیشانەکانی داوالی یەکێک لەوانەیە کە گۆرەوی تەسک و توم ئەمە سوودی هەیە بەنسبەت گۆرەویەوە خۆی شتێکەیە پێوترێت کۆمپرشن ستۆکین گۆرەوی زەخت بەڵام لەناو خۆمانە پێڵێن گۆرەوی دەوالی ئەم گۆرەوی زۆر فەرقیە وەک لەوەی یەکێک بڕات پانتۆڵێکی تەستێک لە پێکیان خۆی گۆرەیە بدۆزێتەوە شێکی تەستێک لە پێکەوە بزانێ ئەوە عینەنشە نا ئەسڵەن علمی کۆمپرشن ستۆکین یان گۆرەوی زەخت یەک علمی گەورە و مفەسەڵی لەسەر و تعقیداتێکی زۆری تایە و شێکی زۆر وردە بەڵام بەداخەوە لای خۆمان زۆر کەم تەرکیز خراوەتە سەر کۆمپرشن ستۆکین و بەعامە هەر پێوتێ گۆرەوی دەوالی تەمانم گۆرەوێ بەس بۆ دەوالی بەکار نایێنێ بۆ زۆر شت ینی حتا یەکێکیش تووشی دەوالی نەبوو بێ ئەتوانێ بەکاری بێنێ بەڵێ هەر لە کاتی نەشتەرگەری هەروەکو کەش بۆی قاچیان صاحی بێ بۆی قاچیان زوو هیلاک نەبێ بۆی قاچێشیان کەم بێتەوە لەو نە حاڵەتانی ئاوی لێنف لە قاچیان کۆ بێتەوە یان قاچەکە ئاوسا بێت ئەتوانێم گۆرەوێ لە پێکە تاوان دوای ئەوەی کە پزیشکێکی پسپۆر کە ڕاوێژکارێکی ئەاتێ بەڵام ئەمە فەرقیە لەگەڵەوەی یەکێک بڕات پانتۆڵێکی تەستێک لە پێکات و بەتەما بێ ئیشی و گۆرەوێ بکانە ئەو گۆرەوێ ملیم بە ملیمی معادلەی تایە کە لاستیکێکی تایە کە چۆن ئیش بکات و لە کەمەوە بەرەو زۆر و یعنی حساباتی خۆی هەیە. بەرزکردنەوەی قاش بەرزکردنەوەی قاچ بەڵێ ینی بەڵێ بەرزکردنەوەی قاچ یارمەتی ئەوەیە بە حکمی جاذبیت کە ئەو خوێنە زووتر بگەڕێتەوە بەڵام ئەمانە تەمان حەل نین چارەسەر نین عیلاج نین ئەمانە بەس شتێکی موقەتن بووی ناڕەحەتی قاچەکەکەم بێتەوە. مەساجکردن بە بەکارهێنانی زەیتی بۆ نمونە هیچ نوع مەساجێک چونکە لە ئەخیرا ئێمە بۆیە یەکەم جاریش باسێواکەین دەوالی چیە و چۆن تووشە بێ ینی ئەم خوێنهێنەرە کشاوە و سەمامەکانی شل بۆتەوە ئەم دووشتە نەمەساج حەلەکانە ڕۆن حەلەکانە گۆرەوی دەوالی حەلەکە هیچ شتێنی ئەمە تون کاتەوە مە تەنها ئەم بۆریە خوێنە ئیتر نەخۆشە کە ئەمە نەخۆش بۆ بێ لا ببرێ. تاوکەرەکان بۆ منە ڤیتامین سیە ئەڵێن بۆ بەهێزکردنی بۆڕێکانی خوێن و خوێنەکە بگەڕێتەوە بۆ دڵوایە هەمووی مکملاتی غیزایی ینی ئەمە هەمووی شتێکە ئەمانە یاریدە دەرێکن بۆی ئاڕازەکان کەمکەنەوە بەڵام حەلی ناکەن. شتێککە نەخۆش بێ من دایم ئەڵەمەڵە مەسەلەن زرا و کە بەردیتیا بوو بە زەرە بێ لا ببرێ عزوویەکی گەورەشە لە جسمە لەو زەتێنە بێ لا ببرێ ڕێخۆڵی کوێرە ئەمانە هەموو ئازان لە جسمە ئەم خوێنهێنەرەی دەوالیش یعنی ئێستا گەرێکێک تووشی ڕێخۆڵی کوێرە بێ دەینانی بڵێ بە ئەمە بزانین چی لێ بەسەریە چی لێ بەسەریەوەها بە باندچسکی پێچی بە تەمامی چاک بێتەوە داوالیەکەش عینەشتم خوێنهێنەرانە نەخۆشەکەون کە نەخۆشکەوتن ئەبێ حەل بکرێ و حەلەکەشی لابردنێتی چونکە بێ بە زەرەر لە جسمەکە. چی دەربارەی جوڵە و وەرزشکردن باشترین شتەکە بکرێت باشترین شتە بۆ تەندروستی بۆری خوێنەکان بە هەمووی ینی خوێنبەر و خوێنهێنەرەکان بە شێوەیەکی عام بەڕاستی باشترین شتەوەیەکە حیاتێکی ئاکتیف من دایمەڵەم قاع و ڕاضە و جیم ناڵێم ئەوە بکرێت تەوان زۆر باشە بەڵام مەلەکردن بە پێڕۆشتن مەلەکردنەکەش ڕەنگە قورس بێت لە زۆر باونیە لە مجتەماعی خۆمانە بەڵام بە پێڕۆشتن زۆر باشە یعنی زۆر تەوسیاکەم دایم ئەڕۆم لەگەڵ نەخۆشەکەی ئەڕۆمەڵە مەسەڵێ بەخوا ناتوانم بڕۆمە دەرەوەم لە بینی هۆڵ و مەطبەخەکەتانە سعات بگرەرەوە نیو سعات پیاسەکە 40 دقیقە پیاسەکە ئەمە زۆر استیفادی هەیە. دکتۆرە زۆر کات لە سوشال میدیا بینین بۆ نەخۆشی دەوالی کەڵەشاخ و کرمی زالو بەکارهێنن بەڵێ ینی ئەسڵەن ئەوانە ڕەنگە شتێک من کە داوالیەکەش زیاکەن ئەمە یەک دوو بەداخەوە شتە زۆر باو و دیاردیانی خەڵک هاتۆ یەت وەلات ئەڵێ ئەوە کرمەکە بەکاربێنم ئاعتیادیە ینی یەت بۆ لای دکتۆرێکی شەو قسەیەکە لە بەرەو شتەکە تێگی کە زۆر باوە کرمێکی زارو بە 3000 4000
يعني هەرە گرانەکەی 4000 ئەیهێنن بە قوتو لەسەر قاچی نەخۆشەکە دایانێن 6-7 لێوەرەگرن ئیتر ئەڵەنەوە قاچە چاک بۆتەوە خەڵکی شێ دەڵ قاچم دوای ئەوە زۆر باش بۆ کرمەکەم بینی خوێنەکەی دەرهێنامرد ئەمەنە غەڵەتە ئەم تێگەشتنە ینی چەندیش هەوڵێتی بێڵی کەکەمە عیلاقی بە خوێنەوە نیە ئەمە بۆری خوێنە ئەمە بۆری خوێنەکەی کشاوە ینی ئەسڵەن ئێمە زۆر کات لەناو عالەمی تووبەڕە نەکرمی زارو لە شوێنێکا دابنێ کە یارمەتی بە بۆری خوێن دروست کاتەوە لە کاتی هەنی عملیاتی معقەدا هەیە ینی بۆ ئەوەدا نانێ بۆریەکی خوێنە بۆ لە ناوبەرێ بۆ ئەوەدانێک بۆری خوێن دروست کاتەوە ئیتر يعني زۆر قورسیشە گۆڕینی ئەم قەناعەتە هەشە تووشی مزاعفاتە بە شوێنی ئەو کرمە زارویانە شوێنی و کەڵە شاخابن بە پەڵە و بە برین بە هیچ شتێ چاک نابنەوە. دکتۆرە ئەکرێت سەبەکی ئەوە بێت کە بەشێک لە خوێنەکە دەرەکەن یاخود نیشانێکەکەم بێتەوە؟ هیچ شتێک ناکات قەناعەتی خەڵکە خۆی وازدان ینی نازانم هەر خۆی منزەرێکی مخەوفیشە مەجموعە کرم لەسەر قاچدانن بەڵام قەناعەتیشی پێ ئەهێنێت و تەڵان کەیت بۆ لامان قاچیان بۆ بە برین ئامەتەن شوێنەکەی تۆخ بۆتەوە قاچەکە التیهابی کردووە ئیتر یعنی ئەوە منزەری ناشرینم بینیوە لە دوای کرمی زارۆکەوە ینی هەر نازانم چۆن باسی کەم بەڵام هیچ چاک نابێت و تاوان دواییشە بێشتەکەی عملیاتەکەی معقەتترە بێت چاکبوونەوەی قاچەکەی زۆر زیاتری پێچێ. دکتۆرە بیربۆچوونێکی تریش هەیە زۆر باوە کە هەویرە دروستەکەن لە هەنگوێن و پیاز یاخود هەر هەویری لە ئار دروستەکەن و لە قاچیان و ئەی پێچن بەڵێ هیچ شتێک لەو شتانە ینی دای مەڵەم ئەگەر هەنێ شت هێنێ فەن و تەفەنون هەیە ساحی عالەمی بزانێ و خەڵکانی خۆمان نەفرێنێ بەس هیچ شتێک لەو شتانە هیچ ئەستەرێکی نییە چونکە لە ئەخیرە ئێمە ئەڵێن نەخۆشیەکە بۆریەکی خوێنە لە ژێر پێستا کشاوە سەمامەکانی شل بۆتەوە ئەبێ لا ببرێ ئیتر ئەگەر هەر یەکێک لەو شتانە بوونە هۆی ئەوەی بۆری خوێنە ڕئیسەی کە لە ژێر پێستایەوە بە چاو دیار نییە لا ببرێ ئۆکەی ئەتوانین دیراستەی لەسەرکەین و بەحسی لەسەرکەین بزانین نەتیجەکەی چۆنە بێ بەس نەک یەکێک لا کۆڵانێکا دانیشێت هەویر بگرێت و یان تۆپە لە کرم بێنە شوشەیە کرم بە 6,000 بفرۆشێت و بێت بیخاتە سەر قاچی نەخۆش من ئەسڵەن دای مەڵەم جا خۆتان بڕۆن لە قەراغی چەمێکا کرمەکە بەرن و تاو یعنی بۆچی ڕۆن پاری پێمێن. دکتۆرە تا چەنە گرنگە زوو سەردانی پزیشک بکرێت زۆر يعني حتى وەکوتم شرط نییە ئەو نیشانانش لە قاچی نەخۆشەکە هەبێ ینی چەند نەخۆشم هەیە یەک شت بە قاچیانەوە نەبوو بەس دەوەی قاچ ئێشیانێ ئەم غەڵەت تێگەشتنە ینی لای خۆمان کە یەکێ قاچی ئێشیە هەموو شتێک ئەکا ئەسڵەن ئەتوانم بڵم لەناو عالەمی توبیشا تێگەشتن بۆ قاچ ئێشە زۆر کەمە لەوەیەکە نایبنەوە سەرداڵی ئەسڵەن بیری لێ ناکەن و لە عالەمی توبیشە لە مجتەماعی خۆمانە هەر بە مشکلێکی تەجمیلی دانن ئەڵەن خۆ قاچە ڕوت ناکەی قەیچێکە بە قاچ وابێ وا بە خەڵکەوترێ ئەوە پیاویش هەر هیچ هەر باسی ناکە مەگەر چی ینی باسی ئەم دەوالی قاچە بکە بەڵام سەراحەتەن ینی ئەوەیە ئەبێت زوو بێن بەدەمیەوە حتاگەر تەنها قاچ ئێشە بێت تەنها قاچ ئاوسان بێ چونکە چەند نەخۆشە بۆ لە ئەخیرا هیچ شتێکی نەبووە لەپڕ تووشی برین و ئێگزیما بووە لەپڕ تووشی تۆخبوونی ڕەنی قاچەکە بووە کە ئەمانە حەلکردنیان زۆری پێچێ معقەدە کولفەکەی زۆر زیاترەکە لەسەر نەخۆش بە بەردەوامە بێ عیلاجی چەند شتێکی کەش وەربگرێت لەگەڵیان. دکتۆرە کام لە پسپۆڕەکان ینی کاری چارەسەرکردنی دەوالیە باشترین پسپۆری بۆی ئەم ئیشە بکات چونکە دەوانی هەر ئەوە نیە مەسەن هەر ئەوە نیە بۆ ڕێخوێنەکە لابێ هەر ئەوە نیە تەشخیصیکەی ئەبێ هەموو ئەبێ یەکێک بێت کە هەموو شتەکان با بە نەخۆشەکە هەم تەشخیصیکە هەم دوای ئەوەش کە تەشخیصکە متابعی کات و عیلاجەکەی بۆ بکات ینی لابرنەکەی بۆ بکات و جگە لەوەش دوای لابرنەکەش هەنێ مزاعفاتێ بتوانێت پێ حەل بکرێت لەبەرەوە باشترین پسپۆڕەمە هەر نەخۆشی بۆری خوێنە بێ دکتۆرێکی نەشتەرگەری بۆری خوێن ببیکە. دکتۆرە ئەگەر چارەسەر نەکرێت ئەکرێت بێتە هۆی نەخۆشی تر؟ بەڵێ یەکێک لە ماکەکە یعنی خۆی چەند مزاعفاتێکی هەیە بە تایبەت لەوانی کە ئاوا زۆر هەڵاوساون کە بە چاو دیارە هەڵاوساوێکی ئەمانە بۆ هەیە کڵۆی خوێنی تیا دروست بێ ئەم کڵۆ خوێنانە کە دروستە بن خطورەتی جەڵتەی قاچ زیاکات چێتە خوێنهێنەرە قوڵەکانەوە تەمان کە هەشت جارێکیش جەڵتەی قاچ دروست بێت لە خوێنهێنەرە قوڵەکانە ئەمە دوای ئەوە ناتوانین داوالیەکەی بۆ چارەسەرکەین ئەمە یەک دوو تووشی بە مزمینی تووشی قاچاوسان و قاچێشە و مزاعفاتە بێت بەڵێ و ئەوەش نیسان خطورەتی جەڵتەی سیەکانی هەیە لەبەرەوە ئەمە یەکێکە لە ماکە خەتەرەکانی ئەگەری هەیە ئەنی بێتە قاچ بڕینەوە ناگاتە قاچ بڕینەوە بەڵام ئەوەی کە ڕەنە بێتە مشکیلە ئەوەی ئەو خوێنهێنەرانی کە زۆر هەڵاوساون خاستەدەن لەوانی کە 20 ساڵێکە داوالیەکەیان هەیە جاری وایە لە پڕە تەقن
کە تەقین ئەمەش خاستن لە خەڵکە بەتەمەنەکان زۆڕە لە ئافرەتی بەتەمەنا چەند جارە بینیومە کە تەقین تووشی خوێنبەربوونێکی زۆرە بن زۆر ترسناکە ڕەنە بە بەسیترین شت هەر ئادەستێکیشی پیا بێنن بتەخێت چونکە پێستەکەی ناسک بۆ تۆ یان ئاگیان لە خۆیانە بۆ بەرشتێک کەوتووە ئەوەش تووشە بێت ینی ئەو شێکێکە لە مشکیلەکان جگەل لەوەی کە داوالی بە پێی دەرەجەکانی آخر دەرەجەی دروستبوونی برینە لە قاچەکە ینی لە بەشی خوارەوەی قاچا برین دروستە بێت کە حاڵەتێکی زۆر مزعیجە و زۆر ناڕەحەتە. دکتۆر ئەکرێت بە کورتی باسی قۆناغەکانی داوالی مامۆ بکەی سەرتا چۆن دەرەکەوێت؟ بەڵێ حەوت قۆناغمان هەیە دەرەجە سفرمان هەیە کە داوالیەکە هیچ بە چاو دیار نییە دەرەجەیەکە بەس ئەو خطوتە عنکەبوتیانیان و پەڵەشینانی تایەکە نەخۆشەکان پێڵێن دەرەجە سێ خوێنێنەرەکان هەڵا ئاوستێ دەرەجە چوار ڕەنگی قاچەکە تۆخە بێت دەرەجە شەشمان هەیە کە برینە 5 برینێکی چاکەوە بۆیان یەکێکە برینیشی هەبوو چاک بۆتەوە بەس دەرەجە 6 ئاخر دەرەجێتی کە برینی تا دروست بووە. دکتۆر ئەکرێت دەوالی نیشانەی نەخۆشیەکی تر بێت؟ بەڵێ کام نەخۆشیان؟ طبعا دەوالی لە ناوسکەوە دەست پێکا بەرەو خوارەوە حتا لە بۆری خواردنە لە سوورێنچکا ئێمە دەوالی دروستە بێ لە هێلکەیانە لە پیاوانە کە دەواری دروستە بێت لە دەوری ڕەحمە لە ناوسکە ئەمانە هەمووی دروستە بن لە دەوری دەرچەی کۆماکە پێوترێ هیمۆرۆید مایاسیری بەڵێ مانە هەمووی داوالین ئەمە هەمووی خوێنهێنەری هەڵکشاوە لەبەرەوە لە چەند شوێنێک لەمانە دروستە بێت مەسەلەن مایاسیری سەبەبەکەی قەبزیە مەسەلەن لە ئافرەتانە ئەگەر لە دەوری هێلکەیانە هەبێ ئازاری بەردەوام و خوێنی زۆر لە سووری مانانە و حتا مناڵ نەبوونیش هەر بنەهۆی ئەم شتانە لە پیاوانە کە دەوالیانە بێتە هۆی ئەوەی کە ئەمیش تەئەسیر کاتە سەر مناڵ خستنەوە و وەچە خستنەوە لەبەرەوە ینی بۆی لە هەر شوێنێک کاکە هەیە ماکی خۆی هەیە و نەخۆشی خۆی لەگەڵایە. ئەوانەی قاچ پەیوەندیان بە چ نەخۆش؟ ئەوەی قاچ چییە بخوێنهێنەرە قوڵەکان سەمامەکانیان شل بێتەوە ئەویش ئەینەشت پێوترێت کرۆنیک ڤینەس ئینسەفیشنسی کە خوێنهێنەر قوڵەکان مشکلیان تیابێ بە دەوالی دەرەکەوێت لە خوێنهێنەرە سەتحیەکانە. دکتۆرە ئێوە وەک نەشتەرگەری بۆڕێکانی خوێن چارەسەرەکانی دەوالی چۆن مامەڵی لەگەڵاکەن؟ چارەسەری دەوالی ئەیکەین بە دوو بەشەوە چارەسەرێکمان هەیە بۆ نەخۆشیەکەی و چارەسەرێکیشمانە بۆ جوانکاریە بەداخەوە ئەوەی کە زۆر باوە ئەوەیەکە یەکەم شداڵم بۆ جوانکاریەکەڵم بە دەرزیەک بۆمان لابیان دەری بێنیان بە لێزەرێک لە سانتەری تەجمیلعڵن بەس لێزەرێکمان بۆ بلێبە ئەمە بەشە جوانکاریەکەی کەمە ئاخر شتە ئەبێ ئێمە بڕین لە ئەسڵەوە و لە شتا ڕئیسەکە حەلکەین بۆ ڕێخێنە ڕئیسەکە حەلکەین باشترین شت کە لە ئێستا لە عالەما هەیە و زۆرترین دراسی لەسەر و زۆرترین نسبەی نەجاحەتی هەیە بەکارهێنانی جیهازی لەیزەرە بە لێزەر وەکو قەستەرا توانین بڵین ببێت تەقەڵوبرین هەر بە بەنجی مۆزوعی پرۆسیجەرێکی زۆر کات کەمەخانەی خطوڕەتێکی نییە لەسەر نەخۆشەکە ئەم بۆ ڕێخوێنی بۆ لە ناوی بە لێزەرەکە ئەمە باشترین شتە سەڕاحتە. ئەی ڕێگە چارەکانی تر چین؟ ڕێگە چارێکە دەوان لە لای خۆمان هەر لە عێراقا بەعام لە هەموو شەرقی وسەتیشا لە بڕی تەمینی صحی نییە و لە عالەمیشا بەعام تەمینی صحی مۆزوعی دەواری کە ڤەرناکە لای خۆمان نەشتەرگەری کراوە زۆرەکرێ نسبەی نەجاحەتی لە ساعت چلە تقریبا نەشتەرگەری کراوە لە 2023 ئەسڵەن قەرار درا لە جەمعەکانی بۆ ڕێخوێنەکانەکە حتا لە وڵاتانش کە تەمین صحی نیە بە هیچ شێوەی نەشتەرگەری مەکەن چونکە دووبارە ئەبێتەوە ئەمەش زۆرە بینین ئەڵێ ئەمەلیاتم کرد لە هەشتاکان لە نەوەتەکان بیداتی 2000ەکان لەم ئەخیرانە شاوی نەشتەرگەریەکەن لا ناچێت بۆ ڕێخوێنەکە لا ناچێت و مشکلەکە ئەوەیە ئەمە نەشتەرگەریەکە جگەلەوە لە عالەمی تووبا جگە لە لەیزەرەکە چیدانراوە بۆ دەوالی کە تیری پزیشکی هەیە طبعا من خۆم هیچ بەکارم لێناوە کە تیری پزیشکێکە بە سەردانی چەند سانتەرێکم کردووە کە بەکارێنە نسبەی نەجاحەتیان زۆر باشە و زۆر تەوسیاکرێ بەڵام بەداخەوە دوایی کە دیراسی وەزعەکەم یعنی ئەو شتانم زۆرتر کرد و لە کۆنفرانسات و شتە مشاوەرە ئەکرێت یعنی ڕەنە بۆ سەد نەخۆشی بکەی هیچ مشکلی نەبێ بەس لەو سەیر ئەگەر یەک دانەشیان تووشی مزعفاتەکانی بن مزعفاتەکانی زۆر خەتەرە لەبەرەوە هەر نەکرێ باشترە لەیزەرەکە و 20 ساڵ زیاترە لە عالەما متابعاکرێت باشترین نەتیجەی هەیە ئیشێکی زۆر ئاسانە ئەگەر نەخۆشی قاچی بێ مەسەلەن کە بووی ئەکەن سەراحەتەن کەمتر لە نیو ساعتی پێچێک سەر هەڵەسێتەوە چێتە سەر ئیشەکەی خۆی چێتەوە حیاتی طەبیعی خۆی چکار بە بەنجی مۆزوعیش ئەیکەین جگەلەوە ئێستا چی پێشکەوتوتریشت کە هەیە ئەوەی لە ڕێگەی سۆنەرەوە
جیهازی سۆنەر پێوترێت سۆنۆڤین ئەوە چەند ساڵێکە لەم ئەخیریا کەوتۆتە کارەوە ئێستا تازەکی دیراسی 1 ساڵ لە دوای بەکارهێنانی جیهازی سۆنەر بڵاو کراوەتەوە. ئەمەش بەکارهێنرێ بەڵام لە ئێستا زۆر 1 ساڵ زۆر کەمە چکە دەوالی نەخۆشیەکە دووبارە ئەبێتەوە لەبەرەوە بێت لە 10 ساڵ و 15 ساڵ بزانین ئەم نەخۆشانە چیان لێ بەسەری ئەنجا توانین بڵێن ئەمە ئەم شتە با بەکار بهێنرێت و ئەمە زۆر باشە. تەنها شت بۆیە کە بە بەقوەتی ئەمێنێتەوە لە ئێستا لەم دقەیە جیهازی لێزەرەکەی. دکتۆرە کۆتا ڕێنمایی چێ بۆ کەسانی کە نەخۆشی داوالیان ئەو کەسانی نەخۆشی داوالیانە یان ئەو کەسانی کە قاچ ئێشیانێ و قاچیان ناڕەحەتە بەبەردەوام بەلایانی کەم 1 جار بیلەوەکەن و کە سەردانی پزیشکی بۆری خوێنکەن کە مختاسە بەم ئیشەوە و ئەوەی دومیش کەمێ بیڵم دەوالی مشکلێکی جوانکاری نیە بۆیە نابێت لە تەنها بە جوانکاری سیر بکرێت بە کێشی جوانکاری سیر بکرێت. زۆر سپاس دکتۆرە گیان زۆر سپاس بۆ ئێوەش زۆر خۆشحاڵ بووم دەستان خۆش زۆر سپاس کە تا سەبینەر و بیسەرمان بوون تا زنجیرەی داهاتوو هەر تەندروست بن.